سەرەتا بەناوی خوای گەورەوە هەرچەندە کەشوایە کە دوو ڕۆژەمە زیاتر سەرنجن لە سەگەمەی ئەوەندەی سەرنجن لەسەر بەفرێ بەڵام ئەوەش نابیتە بەهانە کە ئەمە هەوڕۆ نەمانتوانی سەرکەوتن بەدەستبین زۆر نامڕتاعین زۆر دڵگرانین کە ئەو هەموو جمهورە بە دڵ نەخۆشی ڕەوانەی چۆمانمان کردەوە بەڵام پشتیوان بەخوا یاریەکانی ئایندا هەرچەندە ئەمە یەک ساڵ چاوەڕێکەین لۆ دوو گەمەی ئەوەش غەدرێکی زۆرە لە پلە دووەکانە کرێ هیوادارم یەکێت تۆپی کوردستان بە ئەو کەم و کورتیانەی کە لەوی دانە بە خۆدا بچیتەوە چکە ناکرێ نادی دوو ساڵێک سێ ساڵ یان یاریەکان لە ڕەمەزان یان یاریەکان لە کاتی بەفرن ئەو هەموو ڕۆژە خۆشانە هەیە بەڕاستی جەوەکە گونجاو نییە لۆ کاتی بتوڵەکان بە دوو دۆڕاویش ئەچیە دەرێ یعنی معقول نییە تو ساڵێکی خۆ ئامادەکەی لۆ دوو یاری ئەمڕۆ لە دەستپێکی خۆلیانە پلەدوەکانی کوردستان ئێمە وەکویانەی وەرزشی خەبات ڕێگایەکی دوورمان بڕێت تقریبا نزیکە 4 ساعت بە ڕێگاوە بوون یاریەکەشمان بەرامبەر یانەی چۆمان بوو یانەی چۆمانیش یاریگایەکەی بۆ یاریکردن بەڕاستی تۆزێک هەناسەی درێژی دەوێ ئەمان تۆزێک بۆ مەزەحمەت بوو وەکو برێ ئەوەی زۆر هاوکارمان نەبوو لە گەیشتنی تۆپەکان بە یاریزانانی پێشان زۆر سپاس بۆ خوا الحەمدوللا نەتیجەکە لە ساڵحیمە بەکۆتات محاولە دەکەن لە یاریەکانی داهاتوو باشتر و زیاتر پەرە بە خۆمان بدەن و سەرکەوتنی زیاتر بەدەست بێنین.